سلااو ڕێساوڕێیان چۆن بە هیوام تەندروست باش بن ببورن هاوڕێیان ئەو ڕۆباز لەو ڕووداوە دەکەن ئەو ڕووداوە خوێناوی کۆمەڵکوژیە بەردەوامان کە یەکێک چترە لە مێژوو پڕ لە ڕەش و فاشزم بوونەی دەوڵەتی ئەردۆغان ئەخوانی ئەردۆغانی کاردۆغان لەو بەرەیەدا دامی ئەو بەرەیە دەکاتن بەداخەوە زۆرێک لەو برا موسڵمانانەمان تەسیرن بە دروشم و بە بانگەشەکانی بەڵام ئەو هەموو تاوانەی ئەردۆغان نەبین هاوڕێیان دوێنێ بەداخەوە و کوتمانەوە شەهید و 26 برینداری برا عەرەبەکاندرا جێگای زۆر پرسیارەشی گەورەشە خۆی چییە؟ 35 کەس دەکا 35 کەس بەس عەرەب لە یەک شوێن لێ دەدرێ یعنی بووە ینی ئینسان غەڵەتێک دەکاتن دەوڵەتێک غەڵەتێک لەسەر شوێنیشی بچوو دەکات بەس شوێنە کە 35 کەس بێ ئاخر کە لە گەورەیە و هەمووی شەهید و بریندار بکاتن ئەوەیان دەلالە لەوەی دەکات دەستگای هەواڵگری تورکیا کە من ناوێرم ناوە کەش بدەمە بە فەیسبووک زۆر فشۆڵە یان ئەوەتە بە بەرنامە ئەو کرایە کە سەدەینە سەری هاوڕێیان ئەوەی بۆ ئێمە جێگای تاسوفە تاسف نییە وەڵی دەبێ ئەو حەقەتە ئەوە بکەین هەر فعلەن پڕ بە پێستی ماڵی بارزانیشە لە ماڵی بارزانی مێژوش دووری درێژیان لەگە هەموو داژیشگەرەکان هەیە بە تایبەتی لە دوای نۆتیەکە هەمومان دەزانین بە حوکمی هەڵکەوتەی جوگرافی کەتینە لای تورکیا لەگە تورکیا تەنسیقیان کردیە تا ئێستا کە 15 زیاترە ئەی باز دەکرێت پێش سوپای تورکیا کەتینە سەدان پیلانیان لە دژی باکوور کرد لە دژی ئەو ڕۆژ ئەوەیە ئەو ئیدارە دروست بوونەوە بە خەندەق و بە ئابلۆقەی ئابووری و بە برسیکردنیان دەستیان پێکرد لەگەر ئەو ئیدارە ڕۆژ ئەوەیە باش بە هەرچی پیرۆزی هەیە ئێستاکە هەر پارچەشکە ئەوەی بکرد بە ئێستاکە نەک ماڵی پارتی و ماڵی بارزانانی بە هەزاران نووسەری دەربار و مرۆڤی ساقیتی سیاسی چاوی ئێمەیان دەردێنا کە بزان چ دەکەن بەڵام ئەو ئیدارە ڕۆژ ئاوایە گرنگە کە تەجروبەیەکی فەریدە لە هەموو دنیا بڕوا بکەن فەریدە لە بەرەوەی ئەوان دەموچاویان نەگۆڕی کۆمەلگایان گۆڕیە عەقڵیان گۆڕیە ژنیان هێنا پێش خەباتی گەلانیان هێنا پێش ینی هەموو گەلەکانیان هێنا پێش بە ئەو ڕۆژانە لەوێن دەربووم نائبی حکوومەتەکە ئاشووری بوو بڕوا بکەن معاش $110 بوو بەهەرحاڵ 110 و وتی 10,000 لیرەیە بەهەرحاڵ با نەچینە سەرەوە کەسی دژی بوون مێژوشی درێژ ئەو 31 ساڵە کەسی دەبینی ماوڕۆکە خۆیان گەف دەکەنەوە لە بۆ ئەوەی تورکیا ئەگەر بەرنامەیەک نەبێت ئەگەر گەمەیەکی سیاسی لە پشت ئەوە نەبێ یعنی پارتی و ماڵی بارزانی ئەوەیە بە دژی تورکیا قسە دەکەن باشە هەر سێ بارزانیەکەی مام و برازا و کوڕ 138 کورد هەمان خوێن بوون خوێن ینی قەزم خوێنیان هەبوو گۆشتیان هەبوو شعوریان هەبوو نەتەوەکەی خۆت بوو شەهید کرا چەت دۆ کرد مەسعود بارزانی و نێچیر و مەسرور چەندتان بروسکەلۆ لێدان چەند جار چوونە تازیەکانیان چەند جار ئیدانەی تورکیتان کرد 138 بە شەهید هەیە دڵنیان 500 بریندار هەیە بە سەدان گونتەخت بووە سوتاندیتی ئەو تورکیا کەی ڕۆژێک نقەتان کرد نێچیروانی سان قسەی لێ نێچیروان تو کەنجێ ئەوە بووی ڕۆژێک لە ڕۆژان چێ سەگۆڕیەکە چیرەوانە چیە باوەشێک کرد وەکو باوەشی ئەو نۆ باوکو برا شەهیدە عەرەبە بە منداڵێکی کورد کرد بە باوکێکی کورد کرد کە تورکیا شەهیدی کردی بێت کەی ڕۆژێک لە ڕۆژانە فرۆکەخانەیەک لە بۆ کوڕ هەژارێکی کورد ڕاوەستایی کەی نێچیروان ئەتوو ڕۆژێک لە ڕۆژان ئەو هەڵوێسەی نواندی تلۆنەتەوە کە ئاخر یەکێک ئەگە زۆڵ نەبی ئەگەر بەجد دیمە یەک ڕەسەن بی ڕەسەن کورد پەروەربی نەتەوەکەی خۆت و با بەواز بێنێ ئێستا مەسەلەن دڵسۆز نەم لۆ خێزانەکەم لۆ نەتەوەکەم وەڵا درۆ دەکەم لەو خەڵکیش بمانە ئەنگۆ دڵسۆز نەبوونە لە بۆ ئەو هەموو شەهید و بریندارەی لە بەرامبەر تورکیا دەی دڵسۆزی خۆت لە بۆ نما ئەو نمایشە تیاترات دەتێ بم بڵێ لەگە هەست و سۆزی گەلی عەرەب دای کە تورکیا شەهیدیکەیان گەمەیەکی سیاسیە بە ئەوە دەکەن هەر یعنی مەسەلەن ئێستا من وەکو هاوڵاتیەکم هاوڵاتێکی ئاساییمە
بەڵام ئەوانە کاکە سەرۆکی حکوومەت و هەرێم و حکوومەتن ڕۆژ مەسەلەیەکی ئەخلاقی لە سەریانە دەبی یەکەم کەس ئەسنەتەوەکەی خۆیان بەجواب دێن کە بەجواب نیان دەچن لە بۆ ئەوان کە خۆیان شین و مۆر دەکەنەوە دەڵێن کەوانە کەسانێکی زۆر دوو ڕوودرۆزن مرۆڤ حزبی ڕاستەقینە دێ یەکەم کەس دیفاع لەگەلەکەی خۆی دەکاتەوە هەموو ئەوروپیەک یەکێتی ئەوروپا دەپارێزی بەسەر کەسە وڵاتی خۆی دەپارێزی دوای تێپەڕنی سەدان ساڵ لە خەباتی نەتەوایەتی ئێرە کە هیچ سیستەمێکیشیان نییە بەڵام ئێمە بالعکسە یعنی ئینسان تەئەسف لەوە دەخوا کە ئەو هەموو هاوڵاتی کوردە شەهید دەبی ڕۆژێک لە ڕۆژە ئەو بنەماڵەیە ناچن بەڵام تەنیا لۆ تەبەقە بەرزەکان لۆ گەمە سیاسیەکان بزانە و خۆی نمایش دەکات نێچیرە تو پیاوی هەندێک ئەگەر نەکبەتی کورد نەبی بچی بە ناوی سەرۆکی هەرێم قسە بکەی هاوڕێیان بە هەرچی پیرۆزی هەیە من ئەوە دەڵێم پیرۆزی نامەوێت سوێن ئەوە بکەم زارێکی قادری عازی عەلی کۆچی کردێ بۆیە بەحس دەکەم باز لەو دەوری نێچیرمان دەکرد کە چەند لای ئەردۆغانە وتی لەمە ئەو ئاگای لەمە زیاتر لە ئەخبار بوو وتی ئەردۆغان لە وڵاتێکی جیهانی بە تەلەفۆنەوە نەسیری کردێ گوتی ئەگەر دەزانی مەسعود و مەسرور ئەزیەتت دەدەن ئەمە مزایقەیان دەکەین یعنی وەکو مناڵێکی خۆی وەکو یەکێک لە ئەندامانی خێزانی خۆی ئەردۆغان سەیری دەکات ئەو ئەردۆغانە فاشستە لەبەر ئەوەی دەزانی نێچیر چ خزمەتەشی گەورەی ئابووری تورکیای کرد چۆن مەجای تورکیای لە سەقافات لە هەموو شتێک لە هێنانی ئەو هەموو لە نەوت لە ئەوە کرد و چۆن کۆمەلگای کوردی لە بۆ ئەردۆغان فاسد کرد ئەوەی نێچیروان بارزانی لەگە تورکیا کردیکی بڕوا بکەن زۆر لە عەسەن خەیری گەورەترە ڕۆژێک دادێ نێچیروان بارزانی لەسەر ئەو ناپاچیانەت نییە مناڵ دێتە سە گۆڕەکەت میزی پێدا دەکات ئەوەی ئەنگۆ کردیتان ئێمە بەس دەبابە دەبین نابینین چۆن سەقافەتی تورکی میتی تورکی ئەو هەموو دەخلەی خەڵکی کوردستان دەرخواردی ئەردۆغان کرد ئەردۆغانیش کۆمەڵ کوژی و قەتل و عامی وا دەکات هاوڕێیان بۆیە ڕازگۆ نین ئەگەوانە ڕازگۆ بوون لەگە کورد ڕازگۆ دەبن کە یەکێک لەگەر عائیلەکەی خۆی ڕازگۆ نەبوو لەگەر نەتەوەکەی خۆیانی ئەوەیە هاوڕێیان لە مانجی دوو بوو سێ بوو نێچیر و مەسرور وازام دێتەوە بیرتان مەسروری هەر زۆر بەوە بۆچی والیەک ئەوە استقبالی کرد ئەردۆغان دانیشتن هەر ئەو دەمی وازام لە چای برا دۆسترە ئەوە لیژنەیەک پێکات بە ناوی ئەوەنە ئۆپەراسیۆنی هاوبەشەکانی دەستگای هەواڵگری تورک و پاراستنە هەرچی جوم و جۆڵک تیرۆرەك لە دەڤەری زەرد بەلای کەم ئەگە سەوزیش نەبیتن من نازەمی سەوز چکو ڕەنگ یەکێتیش بەرتیلی بداتە تورکیا بەڵام ئیزەر پاراستن مەعلومات دەداتە تیمەکی خۆی هەیە لەگەریان ئەو تیمە چیە پارتی یەک سیهات بارزانی سیهات نەک سودات سیهات کەسێکی خەپەیە لە عەسکەریە فەرماندەی پشتیوانی هێزەکانی یەکە ئەوە دەبەرەوەی برای مەسعودە گەنا هیچ نییە بەس برای مەسعودەوەتە سوقلی هەیە کوڕی مەلا مستەفا لەگەر ئەوەیە و مەسعود دەڵێن زۆر کەفی پێ نایە خۆخوایتی بکوژێت بێ برایەکەم شەهید بووە سکو هیچ برایەکی نییە لە ئەوە بسێ چابرایەکەیت کە بە خۆتان دەزانن لە دژی مەلا مستەفا ڕایان کرد شەهید بوون زبی بە ئەزدوای ئەوەی 82 ئەوانە بوو کە دامیکردن یعنی لە شەڕ شەهید نەبوو هیچ برا و خزم و کەسێکی شەهید نییە خواخواتی ئەوە بکوژێت تا بێ برایەکەم شەهیدە درێن بقی لێ دەبتەوە قسەک نازانم بەسەرێ شەیە مەقبول نییە لە ناویان سیهات بارزانی دوو گوهدار شێخۆ سەرۆکی ئیدارەی سربەخۆی زاخۆیە سربەخۆی زاخۆ عەلی تەتەر محافز ئەوەی ڕەسەدی دەستگای هەواڵگری تورکیاش لەلا دەبیتم فینجیر و عەرەبانە کوڕە کاچی من ئەتوو بە خۆت کەت نەکەت کردیە غەفور ئەحمەد مەلا سوار قایمقامی مێرگەسۆر ئەو چوارە هەن ئەوەی ئەو زانیاریان بە من درایە بڕواش ناکەم هەڵەبی ڕەنگی زیاتر هەبی یان یەکێک لەوانە لەگەدانێ بەس دڵنیابن تیمەکی پاراستن هەیە ئەو تیمەش ئەوانە سیهات بارزانی سەرپەرشتی دەکا و ئەو دووس عەلی تەتەریان لەگەڵدایە لە زاخۆ لەوەی مێرگەسۆر ئەو چارە هەرچی شتەبی بە هاوبەشی زانیاری دەگەێنە ئەوەدەن دەدرێتە
جێشی تورکی دەدرێتە فڕۆکەی تورکی دەدرێت درۆنی تورکی لێ دەدەن بۆیە هەرچی شەهید بووە بەلای کەم لەو هەفتەش مانگەی ئەو چارە بەشەکەن لە تاوانبارەکان و گومانی هەرە زۆر هەیە دەستگای هەواڵگیری تورکی وەکو پاراستن معلوماتی نییە لە ناو کورددا ئەوەی دوێنێ ڕوودا 35 کەس لەو شوێنەی یان یەک کوردیشی بەبەر نەکەتیە هەست پێ دەکرێت بەرنامە ڕێژە پاراستن بە قەسوە دەکا و گومانیش دەکرێت بەرتیل بیدرابتە ئێران دژی ئەوە لەبەر سێ هاوڕێ پارتی ئێستا کو ئەردۆغان تەبەکی هەیە گەشتەشی بداتە رووسیا شەوک لەگە رووسیای بنووی دێت شەوک لەگە ئەمریکاش دەنووی یعنی هەموو لایەک دەیوێت ڕازی بکە سازش هەموو سازشێک دەکات لە پێناوی بەر ماڵی بارزانی شوان هەر سروشتیان وایە بڕۆ سەیریان کە دایم سعات داژکەرێک دەگرن هەتا یەکەشکە نەگرن ئەوی بەرنادەن بڕۆ سەیری ئەم کە ئێران عێراق تورکیا لە مێژووی خۆیان سەیریان بکە کۆن ئێران دوای عێراقیان گردا تورکیا هاوڕێیان وەزعی پارتی زۆر خراپە بە تایبەتی لە کەیسی سەرۆک کۆمار هەمومان دەزانین وشار زێباری خاڵی مەسعودی دەرکرا لەسەر دزی دوای خۆی هەڵبژار دەرفەشەلی هێنا دوای ئەوە ئەو جارەی فواد حوسێنیان هەڵبژار ئەو شکستی هێنا ئەو جارەی دەبتە چارەم شکستی گەورەی مەسعودی و وەزعی مەسعود بارزانی و پارتی گەلە خراپە لە بەغدایە بە تایبەتی دوای کشانەوەی سەدەر ڕەوشی زۆر خراپە و دەرزانی بستە انتخابات لە پاوێ لە شێت ناباتەوە دەبتە چارەم شکستی گەورەی کە توش عقدەیەکی زۆر گەورە بۆ بەدەست بەغدای هەم لە ڕفراندۆمی هەم ناو چارەم شکستەی کە 100% دەزانی دەدۆڕێ بۆیە هەموو شتێک دەکات لە پێناوی بۆ شکستە نەبی ئەوڕێیان تەسەورکە نەو ماوانە چتەکەن ڕەنگیان دەکتان لە خەبەر زانیتە فواد حوسێن و ئەوانە چۆ سلێمانی لە ماوەی 1 سەعاتونی 3000 فواد حوسێن هاتە دەرێ سێ مەطلەبی دایتە تەلەفۆنێکە مەسعودی کردیە یەک هەموو پۆستە ئیداریەکانی بەغدا بۆ ئێوە بەس سەرۆک کۆمارەم دێن فواد بە ئەوە پاڤێل نەی نۆ بە دەردیەوەی گوتنی دوو کاچی من سەرۆک هەرێمت دەدەینێ سەرۆکی هەرێمی کوردستانی سیروان بارزانی ئەو ماوەی دەی بۆ زاندیکەنە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەر زیاتر دەیڕوتێنەوە ئەو ملپانە ئەو فاسدە ئای نێچی چ لەو میلەتەی کردیە بڕوا بکە 20 ساڵی ڕەبەخ پڕ لە فەسڵ ئەو هەموو قەحپەخانە و مەلهاخانە و ئەوانە هەیە یعنی ساو شتەی مەسرور دەگە خراپ نییە ینی بەجددیشی مەنێ ڕکلامی وکە خراپ نییە ئەو ژنە مۆدە و ئەوانەواتە پەستی و سۆران ئیسماعیل و ئەڤین ئاسۆ و نازام هەموو ئەوانەی شوێ ئەوە کرد هەموو بەربوومی نێچیریە ئەوە نەک ڕکلامە لە ئەوەی بەس یعنی گەیشتە حاڵەتێک ماڵی بارزانی خراپ ئابڕویان پێچوو هەر هەولێر بوویتە قەحپەخانەیەکی گەورەی کردەوە مەسرور بارزانی دەرەقەتش نایەن وەرە نەک دەرەقەت نایەن هەموو خزم و کە سوکارەکانی خۆیان قەحپە و مەلحەقانەکان لە هەولێرەیان کردیتەوە بەداخەوە ئەو هەولێرەی ئەو شارە جوانە وەرە ئێستاکە بە ڕۆژی ڕووناک ئافرەتی لەش فرۆش لە سەجادەیە ئەو هەموو مەلحە هەیە ئەو فەسادە بەرفراوانەی لێ کردیە بۆیە هاوڕێیان وەزعی پارتی زۆر خراپە نێچیری زیاتر پەرپوت دەکەن بێکەن سەرۆک حیزبەکی کارتن چونکە ئێستا مەسعود بەخۆشی پێ عیبە برێ سەرۆکی پارتیمە ها بۆ زانیاریتان بەخۆشی ببورم قسەی ڕۆژ لێم دەدا بوویتە سەرۆکی پارتی نانووسی هەم میدیای پارتیش ببین قەت دەنووسی مەسعود بارزانی سەرۆکی پارتی هەر سەرۆک بارزانی سەرۆک شوێندەرە دیار نییە مووقعی دیار نییە مووقعی دیار نییە ئازا هاوڕێیان بۆیە نێچیر دەبتە سەرۆک ئەوە پێی گوتنیوەرە سەرۆک شارێمتان دەدەینی ئەوەی نەکردیە هاوڕێیان بۆ زانیاریتان مەسعود لەو ماوانە داوای لە مەسرور و نێچیری کردی خلافەکانتان کەم بکەنەوە من بەرەو مردن دەڕۆم دەمێ بەر لەوەی بمرم ئەو خەونە یەکێتی و یانی ئەوم لەوە ئەوە نییە بڕوا بکەن ئەوە زانیاریە گوتبی دەمێ ئەو ئازار و ئازارەی برای محەممەد و جەلال تاڵەبانی لە شێستەکانەوە دایتیان بە ئێمە لەو هەموو ململانەی هەمووی لە گۆڕ بنێم خۆی تەرخان کردی ئێستا بەخۆی سەربەرشتی مەلەفیەکێتی دەکات بۆ زانیاریتان مەسعود بارزانی دەمەوێت گوتبی تۆڵەیان لێ بکەمەوە بەڵام تووشی پاڤێلێک بووە بۆ خۆی دەڵێن گوتی 100 خۆزگەم بە لاهوری قسەی لەگەڕێکرا پاڤێلی تەفاهومی نییە زۆر لێشی بێ بنەتە ئێستا وەزعیشی زۆر شڕە بەدەست پاڤێلی ینی هاتوشە سیاسەکان لێ هەڵگەڕایتەوە ئەزا
ئەو شتە هەیە على ئەساس کەچی ئەوش قبول نەبوو ئاخرشت گوتی کاکە با بەرهەم ببتەوە سەرۆکی کۆمار بەرز بە مەرجێک انتخابات خۆی بڕوا دەستکاری نەکرێت دەڵێن پاڤێل ئەوشی قبول نییە تاوان هاوڕێیان ئەوەی چییە مەسعود بەخۆی زۆر قین هەڵگرە لە بەرهەم ساڵە قینی هەگرت یەک لێچێ ئەوەترن یەک قین هەڵگرە یەک سووکە ینی بەرهەم بەڵام بە هەر حاڵ مەسعود ناوێ قسەی بشێ ینی دەیەوێت بەرهەم ساڵح نەبتەوە نەک لە بەرەوەی بەرهەم سووکە نا لە بەرەوەی هەر بۆ خۆی بە هەر حاڵ کێشەی خۆیان هەیە ئێستا بەرهەم هەڵبژێردرێتەوە دەبتە گەورەترین شکستی پارتی ئەوە بۆیە هەموو سازشێک دەکاتن ئەوەی جەلال تاڵەبان نییە بە دوو دێرە قناع بکرێتن پاڤێل حەق قناع ناکرێت ئەوی گوتی هەر بزەوقی گرتی و دەیکا بە شەو ڕۆژە ئێستا تووشی ئەو بەڵایە بووە ئەو شتە هەیە بۆیە گومانی زۆر هەیە کە ئەوە سازشێکە لە بۆ ئێران دەیکات لە بۆ شەقامی شیعەکردی و ئەو ئیدانانە دەکاتن دەیەوێتن قچێک بەرتیل بداتە ئێران وەکو چۆن ئەردۆغان گوت شتێک لەو لای دەکات شتێک لەو لای دەکاتن و هاوڕێیان ئەو تیمە هەرچی کوژرای ئەوانە بەرپرسن و بڕوا بکەن حتا لە چمیایی دەڵێن کە شتێک ڕوو دەدا دوای 24 ساعتی ئەو تیمە بە جەماعەتی خۆیان دەڵێن بڕۆنە سەر مەسەڵەن ئەو شوێنە و دەوریان زۆر خراپە و ئەوەی ئێستا ڕوو دەدا ئەوە بەروبوومی خیانەتی 31 ساڵەیە و ئەوە کارەساتەکە و جێشی تورکی بەهاتی بەهۆی هیناچی سێ بەشی کوردستانی تەسلیم کردی خۆ بەشەکی عێراق گرتیتی بەش تورکیا گرتیتی یعنی ئەوان کە دەرێن ئەو ناوچە کێشە لە سەرەکان ئەدی چ بەو ناوچانە دەرێ ئێستا عێراق قەچ قانونیشە بە هەر حاڵەتێک بێتن یان بە هەموو حاڵەتێک دەوڵەتێکی وەکو عێراق لەشی و فاشیزمشی ئەردۆغان ئێوە بە خۆتان 120 خاچی کوردستانتان تەسلیمی تورکیا کردی 150 شتان لەولای تەسلیم کرد هەر چەند شار و شارۆچکەیەکی گسکەتان نەبوو کورتێشتەوە کەچی دێت نییە ئەوجا غیرەتیان نییە لە بۆ هاوڵاتی کوردی خۆیان کە خۆیان پێسەرۆک و سەرۆکی هەرێم و حکوومەت و نازام ئەمنی قەومی و نازام ئەو قسانە هەیە کە بە مەدەفرۆشن هیچیان نییە بەڵام دەبینین نۆ شەهیدی عەرەب کامە دەستخۆشیان لێ دەکەین ئەگەر نیەتەکە ئینسانی بی ئەگەر گەمەیەکی سیاسی نەبی بە جەستەی ئەو برا عەرەبانەمان ئەوەی کرا گومانی زۆر هەیە پارتی بەخۆی وەی کردبی بە ئەم قەست معلومات دەستگای هەواڵگەری تورکی بەخۆی لێ نادات زانیاری پێدەگات بۆ ئەو گەمەیەکی سیاسیە ئەوەش هەواڵەکەی بوو کاتەی خۆش